جودانە دوو دەکاتە چەند هەموو شتێک ڕادایانوەسی دەکاتە چوار کەچی ئەمن لە حسابانەوەی کەم دەهێنا و داهاتمە خوارد ئەویش تەنیا لەبەر ئەوەی لای من وابوو جودانە دوو دەبێت بە یەک نابێ بە چوار لای من وابوو ددان و جوورین و زبان نابن بە چوار دەبن بەزار بە تێگوایی دەکەن هاوار لای من وابوو دوو دەست و دوو لاقی مرۆڤ نابن بە چوار لە لەشێک داواتی بەکار لای من وابوو گەڕاک خان و کۆڵان شەقام نابن بە چوار دەبن بە چار تێدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار لای من وابوو کۆلکە و ڕیشە لەق و گەڵا نابن بە چوار دەبن بەدار هێندێک کورت و هێندێک درێژ وەکو چنار لای من وابوو ئەمین و دڵ جوانی پاچی نابن بە چوار دەبن بە یار لە لای جڵدار ئەو هەمووی وادوو بەدوو دەبن بە یەک نابن بە چوار یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم سەد ساعت دەکەن دێنگە لەژێر بلە و ڕەگبار بچمە سەردار دڵ دڵم دێتە سەردار کوردستان هەر وڵاتێکە و نابێ بە چوار